دوای کۆچی دوای هونەرمەندی شێوەکار قەرەنی جەمیل لە هەولێر ژمارەیەک لە هونەرمەندان بۆ نواندنی وەفاوڕێز بۆ بەرهەم و کارەکانی پێشەنگەیەکی شێوەکاریان کردەوە. لە پێشەنگاکە ژمارەیەک تابلۆی هونەرمەند قەرەنی جەمیل نمایشکران کە لە دوایین کاری هونەری خۆیدا نمایشی کردبوون. سەرپەرشتیاری پێشەنگەکە لە لێدوانێک بۆ کورسات مەگەزین ئاماژەی بەڕۆڵی قەرەنی جەمیل کرد لە بواری هونەری شێوەکاری کە دەیان مامۆستا و خوێندکاری پێگەیاند. ناوی کۆتا پێشەنگای هونەرمەند قەرەنی جەمیل بوو و ئێمە کردمانە دوای جێهێشتنی چەندانێک دەگرێتەوە هەم ئەوەی کەوا ئێمە ئەو جێ ناهێڵین هەم ئەوەی کەوا دوای جێهێشتن و چانێکی و دابڕانێکی زۆر لە کۆبنەوەی هونەرمەندانی کورد لە هەولێر جارێکی تر دوای ئەو جێهێشتن و دابڕانە زۆرە جارێکی تر بەیەک دەگەینەوە. بێگومان هونەرمەند قەرەنی جەمیل لە دەستدانەکەی زۆر گەورە بوو، ڕەنگە بە پێی کات هەست بەو بۆشاییە بکەین کە ئەو دروستی دەکا. یەکێک بوو لە هونەرمەندە زۆر چالاکەکان لە کوردستان لە باشووری کوردستان و بەتایبەت لە شاری هەولێر لەگەڵ گەڕانەوەی ئەو چەند پرۆژەیەکی گرنگی هەبوو لەوانە دامەزراندنی گۆڤاری شێوەکاری کاتی خۆی پرۆژەی دروستکردنی مۆزەخانەی هونەری هەبوو، چگەلەوەکو مامۆستا و پەروەردەکارێکی هونەری کۆمەڵێکی باش لە هونەرمەند و گەنج و نەوەی نوێی پەروەردەکرد. بێگومان نەبوونی ئەو بۆشایەکی زۆر گەورەی دروست کردووە و ئێمە ئێستا وردە دوای کۆچی ئەو هەست بەو بۆشایە دەکەین کە ئەو لە دوای خۆی بەجێهێشتووە.